بسم الله الرحمن الرحیم بەناوی خۆی گەورە میهرەبان. ئەمن چێشم زۆر بوو نەمدەتانی بڕۆم بە هیچ شێوەکی لەبەر وەزنم بەڕاستی هەتا 160-170 کیلۆ بووم. دەستی دکتۆر درێری خۆش بێ بەڕاستی ئێستا کەتیکمە ناو ژیانێکی ئەوەندە خۆش دەرێت تازە لەدایک بوویمە، یعنی عملیاتێکی ئەوەندە باشی لۆ من کرد ئەوەندە باشی لۆ من کرد ئەمن هەتا دەمرم سپاسی دەکەم، یەکەمجا سپاسی ئەو خوای دەکەم، دوایش سپاسی دەکەم کە هەستا بەو نەشتەرگەریە گەورەی بەڕاستی زۆر سپاسی دەکەم دەستەکانی خۆشبی هەر ساغبی لە ئەو ملەتەی نەمدەتانی کە بەحوبی دە حەزم دەکرد بچوومامە تازیەکی بچمەوە بازاڕێکی بچوومامە سەردانێکی زۆر ژیانم ناخۆش بوو لەبەری وەزنی قورسم و لەبەر عەیبنەبی زگم و هیچ حەزمانم نەبوو. بەس بەڕاستی ئێستاکە زۆر مرتاحم، هەر بەڕاستی دە ژیانە خۆم زۆر مرتاحم. قەت نەمدەتانی دەگەمە ئەو دەرەجەی کە ژیانەوە خۆش بی و سوگ بم. ئیسانی دەورەمەندمان هەیە، ئیسانی دەزۆڕۆیشتنمان هەیە، ئیسانی بازرگانمان هەیە. ئەگەر دەستەکی بگەینە ئەو خەستەخانانەی کە چارەسەری بسوورمانان دەکەن، چارەسەری فەقیر و هەژاران دەکەن، ئەگەر دەستیان بگرن و ئەگەر ئەوەیان بکەن زۆر عالەمەکەش مرتاح دەبێت، عالەمەکەش پێی خۆش دەبێتن و ئیشەکی خێرێ و خەستەخانەی میهرەبان کرایتەوە زۆر تشتی پێویستە، زۆر هاوکاری بکەن، هەم عالەمیش ممتان دەبێت و هەم ئیشێوانیش باشتر دەبێتن و هەم ئیشە عالەمیش دەڕواتن. خەستەخانەی میهرەبان خەستەخانەی زۆر ڕێک و پێک و زۆر باشە، دکتۆری زۆر محتەرەمی تێدایە. بەڕاستی بەحوبی هەموو عالەم هەست دەکاتن دەستی هاوکاریتان درێژکەن، ئەوی دەورەمەندە، ئەوی بازرگانە، ئەوی دەستی دەڕواتن.